وەرزی زستان وردە وردە بەرەو کۆتایی دەڕوا و واتە بەشی زۆری وەرزەکەمان تێپەڕ کردووە. تا ئێستا لە هەرێمی کوردستان گرفتی دابەژنەکردنی سوتەمەنی یەکێکە لەو گرفتانەی کە ڕۆژانە هاوڵاتیانی ئەم هەرێمە بەدەستیەوە دەناڵێنن ببورن. بۆچی تا ئێستا کاربەدەستانی ئەم حکومەت و هەرێمە نەیانتوانیوە لە سەرەتای وەرزی سەرماوە بتوانن بڕێکی پێویست لە سوتەمەنی بەتایبەت نەوتی سپی بەسەر هاوڵاتیاندا دابەش بکەن؟ قسەی زیاتر دەدەینە میوانەکەمان بەڕێز کەریم محەممەد کەریم سەرۆکی لیژنەی سوتەمەنی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵمان دەبێت قسە لەسەر تەواوی گرفتەکان و هۆکاری دابەژنەکردنی سوتەمەنیمان بۆ دەکات. کاک کەریم سڵاوت لێبێ ئەم کاتت باش، سپاس بۆ و دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی. بۆچی تا ئێستا ساڵانە بەردەوام ئەم گرفت و کێشەیە دووبارە دەبێتەوە، گرفتی دابەژنەکردنی سوتەمەنی؟ سڵاو لە بەڕێستان، سڵاو لە تەواوی بینەرانی کەناڵی پەیام و دەستخۆشیم بۆ بەڕێستان بۆ سازدانی ئەم بەرنامەیە. بۆ چاکردنەوە بەڕێستان من کەریم عەلی کەریم نەک کەریم محەممەد. بەنسبەت دابەشکردنی نەوت و بەنسبەت پرۆسەی دابەشکردنی نەوتی سپی بەسەر هاوڵاتیان لە سنووری پارێزگای سلێمانی و پارێزگاکانی دیکە هەرێمی کوردستان لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2014 پشتی لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2014 پشتیوانیکردنی کەرتی سوتەمەنی ڕاگردووە و پارەی کە لە کەرتی لە بودجەدا دەرخان دەکرا بۆ پشتیوانیکردنی کەرتی سوتەمەنی ڕاگیراوە. ئێستا و پارەیە نەماوە بۆیە کەرتی سوتەمەنی بۆتە کەرتێکی ئازاد و کەرتێکی بازرگانی و ئەو بڕەنەوتەوە ئەو نەوتی کە درا بە هاوڵاتیان و ئەو بنزینەی کە لە بازار ڕایە ئەو گازوایلە هەمووی بۆتە کەرتێکی بازرگانی و پشتیوانیکردنی نەماوە. بۆیە لەم چوارچێوەیە ساڵانی پێشووترا نەوتی سپی دەدرا بە هاوڵاتیان پێش ساڵی 2014، بەڵام ئێستا ئەو نەوتە تەنها پشت بۆ بڕەنەوتە ئەبەستێ کە حکوومەتی عێراقی دەینێرێ بۆ هەرێمی کوردستان، چونکە لە بودجەی گشتی حکوومەتی عێراقیە ساڵانە پشتیوانیکردنی کەرتی سوتەمەنی وەکو خۆی ماوە و نرخەکەشی هەرزانە و نرخەکەی لیتری 150 نارە، بەڵام ئەمە لە کوردستانە نەماوە و حکوومەتی هەرێمی کوردستان هیچ پشتیوانیکردنێکی نییە بۆ کەرتی سوتەمەنی. بۆیە کەرتی سوتەمەنیش نەوتی سپیش دابەش ناکە بەسەر هاوڵاتیانە و ئەو ڕێژە نەوتێش کە حکوومەتی عێراقی نێرێ ڕێژەکەی کەمە ساڵانە بە گۆڕانکاری کەسێک لە پارێزگار یان لە ئیدارەدانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەسێکی دیگە بڕەکەی گۆڕاوە گۆڕانکاری بەسەریاتە وەک لە کاتێک بۆ کاتێکی تر گۆڕانکاری بەسەریاتە. وەکو زانین حکوومەتی عێراقی ساڵانە لە مانگی 9 بۆ مانگی 4 نەودابەشەکە لە ناوچەکانی ژێدەسڵاتی خۆی، بەڵام بۆ حکوومەتی هەرێمیش ئەو بڕەنەوتە ئەنێرێ هەر لەو چوارچێوە ئەنێرێ و هەر لەو فترە زەمەنی ئەنێرێ. ئێمە لە مانگی 9 ساڵی 2000 ساڵی ڕابردوو واتە ساڵی 2019 یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کرا. لەو کۆبوونەوە بەڵێنرا بە هاوڵاتیان کە هەر هاوڵاتیە کە هەر ماڵێک لە سنووری هەرێمی کوردستانە بڕی 1 بەرمیل نەوتی پێدرێ، بەڵام بەداخۆ تا ئێستا بەرهەمەکەیمان نەبینێ و تەنها ئەو بڕەنەوتەیە کە حکوومەتی عێراقی نێرێەوە هیچ بڕەنەوتێک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران و وەزارەتی سامانە سروشتەکان بۆ هاوڵاتیان دابین نەکراوە هەتاکو ئێستای کە مرخسەت بووە. زۆر باشە کاک کەریم، ئێمە خۆمان ڕاهاتوین لەوەی کە بڵێنەوە زستان تەواو بوو هێشتا بەرمیل نەوتەکەمان وەرنەگرتووە یا هەندێکمان بڵێن وڵای ئێمە هێشتا ئەوەی پاریشمان وەرنەگرتووە. بەڵام کاتێک ئەم قسە و گفتوگویانە لەگەڵ کەسێک یا هاوڵاتیەکی دەرەوەی هەرێم دەکەی، بۆ نمونە ئەمشەو کاتێک من هەواڵی نرخی نەوتم لە ئێران دەپرسی، باسییان لەوە دەکرد کە بەرمیلێک نەوت لە ئێران ئێستا هاوشانە لەگەڵ گاز بە 5,000 دیناری تەبعی خۆمان نییە، هەرزانتر لە 5,000 دینارە. کاتێک کە پێیان دەڵی لای ئێمە بەرمیلێک نەوتی سپی بە 120,000 دینار ئەگەر لە بازار بیکڕیت و حکوومەتی هەرێمی کوردستانیش لەم زستانەیە فریان ناکەوێت کە بەرمیلە نەوتەکەت بەسەر دابەش بکات تووشی شۆکە بێ. واتە ئەمە هۆکار چییە کە ئێمە خۆمان خاوەنی ئەو هەموو نەوتین، نەوتە خاوەکە بە 50 دلار نافرۆشرێ، بەڵام دەبێمە نەوتە سپیەکە بکڕینەوە بە 120,000 دینار کاکاتە 100 دلار. ئەمە هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە؟ کەم تەرخەمەکەی حکوومەت لە چیایە کە ناتوانێت نەوتێکی سپی ئاسایی بۆ هاوڵاتیەکانی دابین بکات؟ وڵی کاکژرە بەنسبەت دابینکردنی نەوتی سپی بۆ هاوڵاتیانەوە مافێکی سەرەتایی سادەترین مافی هاوڵاتیە، یعنی بۆ نمونە کارەبا پێداویستەکانی ڕۆژانەی وەکو نەوتی سپی وەکو باسم کرد کارەبا هەموو ئەو خزمەتگوزاریانەی کە ڕۆژانە هاوڵاتی پێویستێتی حکوومەت کە شتێک پێڵی سیستەم و حکومڕانی پێویستە ئەم پێداویستانە دابین کا بۆ حکوومەت. بەڵام ئەوە ئێمە بینەوە ماوەی 30 ساڵە هەر لە یەک باز ناخولەینەوە ئەوشەوەیە نەبوونی نەوتی سپی، نەبوونی کارەبا، گرفتی خزمەتگوزاری، ئەمانە ڕۆژانە باسەکرێ و بوونی هەیە. لەبەرەوەی
ئەوەی لە هەرێمی کوردستانە کەرتی سوتەمەنی و کەرتی نەوت کەرتێکی خۆڕخراوە و کەرتێکە بەڕاستی چەند کەسێک لەلایەن دەسڵاتدارانی باڵاوە بڕێوە برێ بۆی ئەم کەرتە ئەوەیەوە دەرەنجامەکەیشی ئەمەیە کە هاوڵاتی ئێمە بێنەوتە لە وەرزی زستانەوە بێکارەبایە لە وەرزی زستان و هاوینیشە بەڕاستی ئەمانە جێی گومانە بۆ ئێمەش وە جێ ئەوەیە کە هاوڵاتیان و تەواوی خەڵکی کوردستانیش ئەوتان نیگەرانەکانی ئەبینین یعنی ئێستا ئێمە بۆ نموناگەر هەر باسی نەوتەکەی دەیان کۆمنت و دەیان شتی ئەوە بینین لە فەیسبوک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کەچی ئەکرێ بەڵام ئێمە لێرە ئەوەیە بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێنیدا لە مانگی نوە کە هاوڵاتیانی ئێمە نەوتی پێ بدرێ کە پێی نادا پێویستە ئەمە پەرلەمانی کوردستان بێتە خەتمەوە یعنی بەڕاستی ئێمە دام و دەستگا مؤسساتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چی پەرلەمانی کوردستانە چی داواکاری گشتیە چی ئەنجومەنی وەزیرانە و چی سەرۆکایەتی هەرێمیشە هەمووی بێدەنگە لە ئاستەمانە یعنی ناکرێ بەڵێنێکی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەروە بە ئاسانی تێپەڕ بێ ئەنجومەنی وەزیران لە مانگینەوە بەڵێنیان ئەوە بوو پێش هاتنی وەرزی سەرما بەرمیلێک نەوت بە هاوڵاتیان و بە تەواوی دانیشتوانی هەرێمی کوردستان بدەن بەڵام ئەوە وەکو خۆتیش ئاماژەت پێدا وەرزی سەرما گەیشتووەتە ناوڕاست و بەرەو کۆتاییە ڕوا تا ئێستا یەک لتریش تەنها یەک دەبەیەکی 5 لتری یاخود یەک لتریش لەلایەن ئەنجومەنی وەزیران وەزارەتی سامانە سروشتەکان نەوت نەدراوە بە هاوڵاتیان بۆ پەرلەمانی کوردستان بە دەداچوون بۆ ئەمە ناکە بۆ داواکاری گشتی بۆم بابەتە نایەتە خەت بۆ سەرۆکایەتی هەرێم بۆم بابەتە نایەتە خەت یعنی ئەبێ بەڕاستی دەستگا چاودێریەکان لە ئاستی ئەوە بگەن ئەو ئاستەی کە تەواوی ئەرک و مەهامی خۆیان بپێکن دواتر ئەتوانرێ بۆ نمونە ئەم پێداویستیانەی هاوڵاتیان بە شێوازێکی باش دابین بکرێ ئەرک و بەرپرسیارەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بە تایبەتی لیژنەی وزا لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەم دۆسەیە چۆن ئایا تەنها ئەوەندە ئەوەی کە جەنابەت دەڵێ ئێمە فڵانە کەس بەرپرسیارە و فڵان جەهەت بەرپرسیارە دەبێت بێتە گۆ یاخود ئێوە بەرپرسیارەتی ترتان لە سەرشانە بە تایبەتی لەوەی کە نەوتی بەغدادێ چۆن دابش بکرێ کەی دابش بکرێ چۆن چاودێری ئەم پرسە دەکەن بەڵێ ئێمە بە نسبەت ئەرک و بەرپرسیارەتی ئەمە یاسای ژمارەسی ساڵی 2009 ئەرک و بەرپرسیارەتی بۆ ئەنجومەنی پارێزگاکان دابین کردو لەو چوارچێوەش ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێمە چاودێری و کاری ئێمە بە پێی یاساکە چاودێری بۆ دەداچوونە لە سنووری پارێزگای سلێمانیە نەک لە تەواوی سنووری هەرێمی کوردستانە ئەم کەرتی سوتەمەنیش ڕەبتی تەنها ڕەبتی بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و تەواوی هەرێمی کوردستانەوەیە ئەوەشی لە سنووری دەسڵاتی ئێمە بێ ئەو بڕەنەوتەی کە ڕۆژانە بە پێی ئەو ئامارەی کە حکوومەتی عێراقی ناردوێتی بۆ نمونە بە پێی نووسراوێکی وەزارەتی نەوتی عێراقی بۆ هەرێمی کوردستان 50 ملیۆن لتر دابین کراوە بۆ سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجەش بڕی 26 ملیۆن لترە لەو حسەیە ڕۆژانە بە بڕی جیاواز دێت و ئێمە لەگەڵ هەردوو بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانی سلێمانی و گەرمیان بە بەردەوامی لە خەتین و لەگەڵ یانین و چاودێریمان کردووە سەردانی جێگاکانی دابشکردنمان کردووە سەردانی بەڕێوەبەرایەتیمان کردووە میوانداریشیانمان کردووە بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ هەم بەمبەستی شێوازی دابشکردنەکەەوە هەم بڕی لتر و بەڵێوا دیارە گرفتێگەیە لە چارەسەکردنی ئەو بابەتە و ئەلو بەڵێ زۆر باشەکە کەریم زۆر جار ئێمە باز لەوە دەکا کە بۆچی نوتی بازرگانی لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە بە ئاسانی دەست دەکەوێت و بۆچی ئەو بڕەنەوتەی کە بە کۆبوون دەدرێ بە هاوڵاتیان بڕێکی زۆریشی لەسەردانراوە بە تایبەت 40,000 تا 45,000 دینار ئایا ئەمە حکوومەتی عێراق کە ئەم بڕەنەوتە سپێ دەنێرێ بۆ هەرێمی کوردستان ئەم بڕەپارێژ مەرج و پێوەرە بۆ ئەوەی کە بدرێت هاوڵاتیان یا بۆ منەمە تەنها بازرگانیەکە بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە کرێ بۆچی نەوتی بازرگانی لە بازاڕەکاندا زۆرە و حکوومەت ناتوانێت نەوتێک بۆ هاوڵاتیەکانی دابین بکە و بۆچی ئەو بڕەنەوتەش کە وەکو کۆبۆن دەدرێت بە هاوڵاتیان ئەو پارە زۆرەی لە بەرامبەردا دانراوە بەنسبەت من وەکو سەرەتاژ ئاماژەم پێدا کەرتی سوتەمەنی کەرتێکی بازرگانی ئازادکراوە ئێستا لە هەرێمی کوردستانەوە ئازادکردنەکەشی بە شێوازێکە کە ئەو کۆمپانیانە ئەهێنن بەڕاستی دەستی باڵا لە پشتیانە
بۆیە ئەو نەوتەی کە ئێرن بە نرخێکی ئەو نرخێک کە ئەو کۆمپانیایانە خۆیان دایانە لە بازاڕ ئەو بەو نرخ ئەفرۆشێ و تەواو نرخێکی بازرگانی وەکو چۆن نرخی بنزین و وەکو نرخی گازوایل. بەڵام بەنسبەت ئەو نرخێک کە حکوومەتی عێراقی دابینی کردووە من بۆ خۆم بە دۆداچوونیەکەم کردێ بەنسبەت نرخی نەوت لە حکوومەتی عێراقی کە پشتیوانی کراوە بۆ لترێکی نەوت 150 دیناری عێراقی دانراوە بۆ بەرمیلێکی 220 لتری 33,000ەکە و بۆ تێچووی گواستنەوەی بۆ ناوچە جیاجەکان لەبەرەوەی ئەم نەوتە لە پاڵاوگەی بازیان دابینەکرێ بۆ هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی بڕی تێچووی 1500 دینار بۆ بەرمیلێک دامانناوە و 1500 نایش بۆ ڕۆتینات هەندێک ڕۆتیناتوانە نزیکەی 36,000 دینارەکە. بەڵام بە بڕیارێکی مرکزی لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە کە لە مانگینەوە بڕیاریاندا بۆ ئەوی نەوت دابەش بکەن بەسەر هاوڵاتیانە ئەو نەک ئەو بەڵێنیان نەبردە سەر بگرە لەسەر ئەو بڕنەوتش کە حکوومەتی عێراقی دابینیەکە پارە و نرخی جیاوازتر دانراوە بۆ نمونە بۆ هەر بەرمیلێک بە پێ و لێکدانەوەی من کردمە 10,000 دینار زیاد خراوەتە سەری و لەم بڕە پارێشە لەسەر سنووری تەواوی هەرێمی کوردستان 2 ملیار و 300 میلیۆن دینار حکوومەتی هەرێمی کوردستان لەو بڕنەوتش کە حکوومەتی عێراقی وەکو خێر پێمانێدا قازان جۆرەگرێ و لەسەر سنووری پارێزگای سلێمانیش نزیکەی ملیار و نیوەک بە زیادۆ یعنی حکوومەتی هەرێم قازانج لەو بڕنەوتشەکە کە حکوومەتی عێراقی نێرێ. بەڕاستی ئەمانە من وەکو خۆم وەکو لیژنەی وزەر ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێمە بە نووسراوێک و بە یادداشتێک داومان ئاراستەی هەفتەی ڕابردوو ئاراستەی پەرلەمانی کوردستانمان کردووە لە دوو بابەتە. یەک بۆ ئەنجومەنی وەزیران بەڵێنی دا کە نەوت بەسەر تەواوی هاوڵاتیانە دابەش بکات دابەشی نەکردووە و هەروەها ئەو بڕە پارێژ ئایا بۆ کوێ ئەڕوا بە پێ و لێکدانەوەی ئێمە کە کردومانە ئایا بۆ دارایی گشتی ڕوا ئایا بۆ ناو خەزیێنەی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی یاخود بۆ هەرجێگەی و یاخود لە چی سێکتەرێکی ترا بەکارهێنرێ ئەمانە بەڕاستی جێی گومان و پرسیارە. بەڵام سنووری کاری ئێمە بە پێ یاسا لە سنووری پارێزگای سلێمانیە بۆیە ینی لە سەروی ئەوش ئێمە بە یادداشت و بە نووسرا ئاراستەی پەرلەمانی کوردستانمان کردەوە بۆی پەرلەمانی کوردستان بە ئەرکی خۆیان هەڵسن دوورکەونەوە لەو بابەتەی کە ئێستا لە جیاتیەوەی یەکتری بشکێنن لە جیاتیەوەی بابەتی زۆر بچوک بکرێتە مشتی گەورە بێن خەم و کێشەی هاوڵاتیان چارەسەر بکەن هەم نەبوونی نەوتە ئەم نەبوونی کارەبایان مەبوونی تەواوی پێداویستە خزمەتگوزاریەکانە کە وەکو پەروەردە و زۆر باشە کاکەریم کەواتە ئەم پارەیە کە لە هاوڵاتی وەردەگیرێت تەندروستی و ئەوانەی کە ئەیبی کاکەریم کەواتە ئەو پارەی کە لە هاوڵاتیان وەردەگیرێت لەو کاتێک کە هاوڵاتیەک دەیەوێت بەرمیلێک نەوت وەرگێت ئەو 10,000 زیادەیە یاکوی ئەو پارەی کە لە هاوڵاتیەکە وەردەگرێت لە ڕێگەی حکوومەت هێرێمی کوردستانەوە ڕادستی بەغدا دەکرێتەوە یا لە ڕێگەی پارێزگاکانەوە ئەمە یەک کەواتە ئەو 10,000 دینارە زیادەیە ئەگەر بێت و لە ڕێگەی حکوومەتەوە وەردبگیرێت خۆ حکوومەتەم پارە زیادەیە حکوومەت هێرم نایداتەوە بە بەغدا کەواتە دەبێت بچێتە خەزیانەی حکوومەتەوە ئەگەر واش بێ کەواتە حکوومەت هێرێمی کوردستان زۆر جوان بازرگانی بەسەر هاوڵاتیانەوە دەکا. بەڵام ئەگەر ئەمەم بۆ ڕاستکەیتەوە کە ئایا پارێزگادی وەری دەگرێتەوە یاخود حکوومەتی هەرێم و لە هەمان کادا ئێمە پاڵاوگەی بازیانمان هەیە کە لە سنووری پارێزگای سلێمانیە ئەم پاڵاوگەی بازیانە کە وەک باست کرد لەوێەوە نەوت و سوتەمەنی بۆ ناوەندی پارێزگاکە دابین دەکرێت ئایا ئەگەر لەوێەوە نەوت دابین دەکرێت بۆچی لە ئەسڵا پاڵاوگەی بازیان نەوتی خاوی هەرێمی کوردستان ناپاڵەوێت و دابەشیکە بەسەر هاوڵاتیاندا بوونی هەیە واتە بابەتێکە سەرتاسەریەوە بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانیش نەسەن لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەی کە هەرسێ سەرۆکایەتیەکەی ئەنجومەنی وەزیرانی هەولێر و سلێمانی و دووەک ئامادەبوون سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و توانە ئەم بڕەپارەیە ئێمە دامانناوە 46,000 دینارەکە واتە هەموو پارەکە بێت تەسلیمی ئەوان بکرێتەوە ئەوان حکمی پێوە ئەکەن و بۆیە ئەو لەبەر ئەم نرخە مەرکەزیە و مرکزیت واتە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران تەحملی ئەڵگرتنی ئەو بڕەپارەیەکە کە بڵێ بۆ هاوڵاتیان نەماتوانی زیاتر لە خزمەت میوانەکەمان دابین ڕاست دەمەوێت قسە لەسەرەوە کە مەرچەندە دیارە میوانەکە ماڵاوی لێ دەکەین بەڵام سیرکەگەر هەر هاوڵاتیەک 10,000 دینار زیادەی لێوەربگیرێت لە کاتێکە پاڵاوگەی بازیان کەوەش مامی پرسیارەکەم بوو لە کاکەریمی بکەم کە لە سنووری پارێزگای سلێمانیە پاڵاوگەی هەرێمی کوردستان خۆیەتی و نەوتی خاومان هەیە بەڵام دیارە نەوتێک کە بۆ هاوڵاتیان دابین دەکرێت لە عێراقەوە لە پاڵگای بازیان بۆمان دابین دەکرێت بەس حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە خۆی ناتوانێت نەوتی سپی بۆ هاوڵاتیان دابین کاکەیەکێک لە بەڵێنەکانی کابینەی نۆیەم چارەسەرکردنی گرفتی سوتەمەنی بۆ پێم وایە لە کارنامەی 100 ڕۆژی یەکەم ببووە ئەوە بوو باسی لەوەش کرد کە چاکسازی لەو بۆ ئارەیە بکە کە بەداخەوە ئەوەش دۆخی دابشکردنی سوتەمەنیە.